ئەم جاریان دەپرسین چ جۆرە کاراکتەرێک هەیە حەز دەکەی ڕۆڵی ببینی و دڵنیای سەرکەوتوو دەبی؟ کەسێک کە هونەرمەند بوو هەڵبەتە هەموو ڕۆڵێک تەقبولەکە، بەڵام منێکی تەمەن 6 ساڵ ناتوانم ڕۆڵی گەنجێک ببینم کە عمری 25 ساڵ بێ. ڕەنگە بتوانم تەمەنی 25 ساڵی بەسرم ناڕۆشتووە، ڕەنگە هەندێک عادەت و تەقالیدی ئەو گەنجە بتوانم بیکەم، بەڵام هەمان کات قورسە بەنسبەت گەنجێکی 25 ساڵی ڕۆڵی کابرایەکی 6 ساڵی ببینێ. ئەمە دیراسەکە بۆچی؟ چونکە هێشتا نەگەشتەوە تەمەنە. ئێمە ئەوەی کە لە پێش خۆمانە ڕۆیەوە بەجێمان هێشتووە، هەڵبەتە لە کولی ساڵێکە لە کولی حەقبەیەکە کۆمەڵە تاریخێکمان دەستکەوتووە، ڕەنگە بتوانین، بەڵام وەکو گەنجێک نییە کە بتوانین ئەو ئەکتیڤە بین و بتوانین حیوار بڵێن یا تەمسیل بکەین یا تەقەموس و شخصیەتە وەرگین. چ کەسایەتێک وەڵای ڕاستی بی هەمیشە حەزم لێ کارکتەرێک بەرجەسە بکەم کە ینی بیرکردنەوەی لەگە بیرکردنەوەی کەسایەتی خۆم دوور بی، هەڵسوکەوتی لەگە هەڵسوکەوتی کەسایەتی خۆمیان دژی هەموو ئەو حاڵەتە نەفسی و کۆمەڵایەتیانەی خۆم بیکە خۆم لە ژیانی ڕۆژانە هەمە دەمەوێت دژ بیلەوەی بتوانم کارکتەرێک بەرجەستە بکەم نزیک نەبی لە خۆ. ئەوم زۆر حەز لێیە. حەزت لە ڕۆلی خێرە یان شەڕ؟ گرنگەوەیە پێگەی کارکتەرەکە ئەوە داڕشتنی کارکتەرەکە لە ناو سیناریۆکی چەند گرنگە بەلای بنەوە. ینی ئەکتەر کە ئەکتەرێکی ئامادە بوو هەمیشە خۆی پەروەردەکرد ئامادەیە بۆ هەموو ڕۆڵێکە بیبینێ. گرنگ ینی بۆ نمونە دەورەکە دەوری بۆ نمونە شێتێکە دەورێکە دەورێکی شەڕەنگێزیە یان دەوری کوڕێکی عاشقا یان بۆ نمونە کەسێکی دکتۆرە مهندیسە، کارکتەرەکان دەگۆڕێن. گرنگەوەیە پێگەی کارکتەرەکەی چەند گرنگە وەک باسم کرد دەورێک بیکە دژی ئەوەی خۆم بی، ینی بیرکردەوەی خۆم. حەز دەکەی ڕۆڵی سەرەکیت هەبێ یان خۆت بچووک؟ ڕۆڵێک نییە سەرشی بێ و ڕۆڵێک نییە لاوەچی بێ، هونەرمەندێک هەیە ڕۆڵێکی هەیە. مامۆستا حکمەت وەڵامێکی جوانی داینەوە. دەچینە لای کاکە ڕزگار بزانین ئەو چی دەڵێت. گرنگ نییە بەلامەوە ڕۆڵی سەرەکی بیان ڕۆڵی لاوەچی بیان ڕۆڵێکی بچووکیش بیدەنا و کارەکە هەمبی بەلای منەوە گرنگ نییە. ئەوەی گرنگە بەلام زووتریش باسم کرد لە پرسیارەکەیکەت پێگەی کارکتەرەکەی لە ناوی شەکەی قسەیەکێڵێ ئەکتەری گەورە بچووک نییە، کارکتەری گەورە بچووک نییە، بەڵکو ئەکتەری گەورە بچووک هەیە. دەتوانی ئەکتەرێک ڕۆڵێکی زۆر بچووکی شێوی، بەڵام پێگەی کارکتەرەکەی لە ناوی شەکەی زۆر زاڵ ینی بە قووەت بی تۆ بتوانانی ڕۆڵێکی وا ببینی ئیبدائی تێدا بکەی و لە لای بینەران شت بەجێ بێڵێ. ڕزگار زاهیریش بە هەمان شێوە زۆر زانستیانە وەڵامی پرسیارەکەمانی دایەوە. ئەم جاریان دەپرسین هەرگیز هەبووە ڕۆڵێکی سەرەکی ڕەت بکەیتەوە لەبەر ئەوەی کە ڕۆڵەکەت لێنێت؟ ئەوانە با من نە خۆم بڕەنجێنم نە ئەو دەرهێنەر و ئەکتەرێش بڕەنجێنم. هونەرمەند ئەگەر نەیزانی دەقێک ئەینە ئەی خوێنیتەوە، ئەگەر نەتوانی معاملە لەگەڵ ئەو دەقا بکەی خۆتیش ئەخڵەتێنی، دەرهێنەرەکەش ئەخڵەتێنی، بەرهەمەکەش ئەخڵەتێنی، جەماریش ئەخڵەتێنی. لەبەر ئەوە ئەبێ بزانی ئێستا من وەکو تۆزە لەمەوە پێش بۆم باس کردی، یعنی ناگونجە من دەوری گەنجێک ببینم عمری 30 ساڵ بێ و قژم بۆ یەکەم و سمێڵم بۆ یەکەم و نازانم چی، چونکە ئەداکەم و ئەکتیڤەکەم ئەوە نابەخشێ، بەڵام ئەویش ناتوانێت دەورێکی من چکە بەعەزێت ئەتوانێت دەورەکەی من بینێ، منیش ئەتوانم بەعەزێت ئەوکەم وەلەو من بەسەریان ڕۆشتوم ڕۆژی لۆژان تەمەنەکەی ئەومە بوو، بەڵام ئەو تەمەنەکە منێشە نەگەشتووە. لەبەرەوە تۆزێ گرانە. هەبووە زۆریش هەبووە ڕۆڵ هەبووە پێیان وتومەکە ڕۆڵی سەرەکیش بووە لە فیلم بیبینم فیلمی درێژیش، بەڵام هەستم کردو ئەو کارکتەرە دەکرێت کەسێکی تر باشتر ئەدای ئەو کارکتەرە بکە، یان کارکتەرەکە لە تەمەن لە خۆم بچووکتر بێ، کارکتەرەکان باشتر بن لەوەی کەم بڕۆم دەوری کارکتەرێک ببینم تەمەنی 20 ساڵ 19 ساڵە. پێویست دەکە کەسێک بانکەن خۆی ئەو ڕۆڵە ببینێ باشتر.